بەردەوام بین لەگە بینەرەکانمان ئەچینە لای تەوەرێکی تەی پرۆگرامەکەمان کە تەوەرێکی تەندروستیە کە باس لە نیشانە و توشببووی نەخۆشی گرانەتە، یعنی زۆر جار کە ناوی گرانەتەیانن ترس و لەرزێکی زۆرە چێتە دڵ دەروونمانەوە. ئایا بزانین گرانەتە بەهۆی چیوە تووشمانە بێت و هۆکار چییە لە پشتیەوە؟ بۆ کە ئەڵێن گرانەتە پەیوەندیەکی سەرەکی بە پیس و پەڵۆخیەوە هەیە، یعنی پەیوەندیەکی بەوە هەیە کە زۆری هۆکارەکانی ئەگەڕێتەوە بۆ بابەتە ئەمە پزیشکەکەمان بۆمان ڕوونەکاتەوە. لە هەمان کاتیشە گرانەتە ئایا لە چی وەرزێکایە زۆرتر بڵاوە و ئەو کەسانی کە تووشە بن ئەو کەسانە چێن و ئایا چۆنیش گرانەتە لە کەسێکەوە بۆ کەسێکی تر ئەم پرسیارە بکەین ئەگوازرێتەوە، یعنی بۆ نمونە خوا نەخواستێتەوە لە خێزانێکە کەسێک تووشی گرانەتە بێتم کەسە بێ وازی لێبێنی لە خێزانەکە یاخود نە کۆمەڵی ڕێنمایی هەیە توانێت لە ژێرم ڕێنمایانەیە هەم کەسە بتوانێت چارەسەر وەرگێت و توانێت باش بێت، یاخود چۆن بتوانێت گرانەتایکی قورس نەگرێت. یعنی تەمیشە پزیشکەکان دەڵێ هەر نەخۆشیە تووشت بوو هەتا زوو بێت بۆ لای ئێمە توانین چارەسەرێکی باشترت بۆ بکەین، نەک تۆ پشتگوێی بخەیت و بڵێ وەڵامە سەرمان بۆ و چاکە بم و ئەمە کێشە نییە. نە، کەواتە ئەمڕۆ باز لە گرانەتاکەین، باز لە نیشانەکانیەکەین، باز لە هۆکارەکانیەکەین و چۆن بتوانین ئێمەش خۆمان بپارێزین لێی و چۆن بتوانین ئێمە ڕۆژانە پاکوخایەنی لەگەڵ خۆمانە ئەنجام بدەین. ئەمە زۆر گرنگە. بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز دکتۆر ئەدیب بەرمان کردووە کە پسپۆری نەخۆشیەکانی هەناوی دڵ کە بەڕێزیان لێرە ئامادەیە. زۆر بەخێر بێت دکتۆر. زۆر بەخێر بێ. دکتۆر بارسەنە تا با بزین نەخۆشی گرانەتە چییە؟ پێشەکی سڵاو لە بینەرانی کورساری خۆشەویستەکەم. نەخۆشی گرانەتە نەخۆشیەکی پەتاییە بەهۆی بەکتریایەکەوە کە پێڵێن سەلمۆنێلا تایفی پاراتایفی دەبێت. ئەم نەخۆشیە لە نەخۆشیە گوازراوەکانەوەیە واتە ئەگوازرێتەوە لە نەخۆشەکەەوە بۆ کەسانی کە باشە. دکتۆر بۆچی پێوتێ گرانەتە؟ وەرمونە ئەو کەسانی کە تووشە بن تایەکی زۆر گران و قورسیانە بێت یاخود هۆکاری ناونانی ئەم گرانەتە؟ هەموو نەخۆشیەک تایبەتمەندی خۆی هەیە. نەخۆشی گرانەتە کە من کە نەخۆشیش هێتە لام کە زۆر جارێت دکتۆر فەحسم کردو ئەڵێن گرانەتاتەیە هەتا تایەکی بەقوەتی نەبێ، یعنی بۆ وتراوە گرانەتە لەبەرە تاکەی بەردەوامە و زۆر پلەی گەرمایەکەی بەرزە بێت و زۆر جارەگاتە 39-40 دەرەجە. باش. دکتۆر ببوورە لانە پرسیارتە بوو. یعنی گرانەتە لە تەمەنێکی دیاریکراوە یاخود لە مناڵێکەوە هەتا کەسێکی بە ساڵاس و تووشی گرانەتە بێت؟ نەخۆشی گرانەتە لە هەموو مناڵ یعنی لە هەموو تەمەنێکە تەمەنەکانەوە هەیە، یعنی لە تەسەوور کە تەمەنی 6 مانگیەوە هەیە هەتا 70 ساڵ 80 ساڵ هەموو تەمەنێک هەموو یەگرێتەوە. باشە، اینجا دکتۆر زۆر گرنگە کە بزانین هۆکارەکانی توشبوون بە گرانەتە خۆیان لە چی بینەوە. بۆ نمونە چی هۆکاری سەرەکی بۆی کە کەسێک تووشی گرانەتە بێت؟ گرانەتە زیاتر بەهۆی پیسبوونی ئاو لەگەڵ ئەو خواردنانەی کە بڵێن دەستگێڕەکان، نەخۆشی کە بەبوونی پیسبوونی ئاو لەگەڵ خواردنەمەنیەکان بە بەکتریای سەلمۆنێلا زیاتر لە وڵاتانی کە سیستمی منەی تەحتیان زەعیفە کە بڵێن ئاوی مەجاری و ئاوی پاکی خواردن بۆ ماڵەکان باشی دابین نەکرێت لە وڵاتانەیە زیادە. دکتۆر سەوزە ببوورە سەرکۆ سەوزە تا چەند ئەگەری ئەوەی هەیە کە کەسەکان ئەگەر سەوزە یان بڵێن ئەو سەوزانەی کە بە ئاوی پاک ئاو بدرێت کێشەی نییە. ئەو زۆر لە وڵاتانی کە ئاو کەمە بە تەکید سەوزەکان بە ئاوی مەجاری و ئاوی پیس ئاوە درێت. باشە دکتۆر، ئێستا کە باسی ئاوەکەی ئێمە گەر بگەڕینەوە بۆ چەندەیەک پێش ئێستا هەمومان ئاوی تەنکی سەربارمانە خوارد، ینی ئەم ئاوی دەبەیە نەبوو، کەمتریش خەڵک تووشە بوو، بەڵام ئێستا ئاوی دەبەکە شۆزین لە کۆمپانیایەکەوەیە توەزانین کە چاودێری بەسەرەوە هەیە و بەڵام هەر خەڵکیش تووشی گرانەتە بێت. ئێمە لە ناو قتاعی سەحیین لە ناو سیستمی تەندروستیان بە شێوەیەکی گشتی گرانەتە کەمترە. بەڵێ بەهۆی ئاوی دەبەکانەوە بەس ئێمە ئەبێ ینی خۆپاراستن ئەبێ ئاگای لەو ڕستۆرانت و لەو معمەلانی کە ئاوی معلب دروست دەکەن ئەبێ ئاگاداری ئەوانە بن ئەبێ لەسەر ستاندەردن کە زوو فەحسیان بۆ بکرێت لەبەرەوە ئاوە کە خەڵکی خواتەوە ئەگەر ئەو مەزدەرەکەی پاک نەبێ بە تاکید ئەوە بێتە هۆی بڵاوبوونەوە. بەس بە شێوەیەکی گشتی لە سنووری کوردستان ئەو معمەلانە کە هەیە بە شێوەیەکی گشتی لەژێر چاودێری
حکوومەت و وزارەتی تەندروستیان زۆربەی ئاوەکانیان ینی دەرچووە لە فەحسا پاکن. زۆر باشە دکتۆر باست لەوە کرد ئاوی پیس لەگەڵ پیس و پۆخلی ئەم بابەتانە هۆکارن لەگەڵ سەوزەکان ئەگەر بە ئاوی بۆ نە پاک ئاو نەدرابێت ئەمانە هۆکارن. ئەی دکتۆر زۆر کەسەیە بیستم ئەڵێ بۆ نمونە من لە ڕێگەی خواردنی ماستەوە لە ڕێگەی خواردنی پەنیرەوە واتە بە کوردەکەی لە ڕێگەی شیرەمەنیەکانەوە ئەڵە من تووشی گرانەتا بووم شیرەمەنیەکان هیچ پەیوەندییان بە گرانەتاوە هەیە؟ ئەم نەخۆشیە ینی زۆر جار بەعزە کەسێک هەیە هەڵگری بەکتریاکەیە یعنی بەکتریاکە بۆتە خانەخوێ لە ناو لەشێ لە ناو زراویە زۆر جار نەخۆش ئەو کەسە نەخۆش نییە هیچ نیشانێکی نەخۆشی گرانەتای نییە بەڵام بەردەوام بەکتریاکە لە ڕێگای پاشەڕۆی مرۆڤەکەواتر میز یا پیسایی بڵاوە بێتەوە ئەگەر ئەم کەسە لە جێگا گشتیەکان ئیش بکات وەکو بڵێن ڕستۆرانتەکان فاستفوتەکان یا لەو ئەوانی کە عەرەبانە و سەرگێڕەکان پشکنینیان بۆ نەکرێ ئەم کەسە هەست ناکە خۆی نەخۆشیەکەیە بەس بە بەردەوام ئەگەر پیسۆپۆ خڵ بێت دەستی نەشوات بە هەموو ینی کاتی ئامادەکردنی خواردنەکان لەوا چێ نەقلی کا بۆ ئەو کەسانی کە لە لای خواردنە خۆت باشە خۆی هیچ هەستێکی پێ ناکەیت ئەگە فەحسی بۆ نەکەی پێ نازانێ ئێمە فەحسی پیسایی و یا پاشەڕۆکە یەکەین یا میز یا پیسایی هەستە ئەو وەختە بۆمان دەرەکەوێت کە ئەم کەسە نەخۆشی گرانەتای نییە بەس بەڵام بڵاوکەری بەکتریای گرانەتای ماست و شیرەمەنیەکان پەیوەندیان ئەگەر ئەم کەسە ئیش بکات لەو جێگایانە لەو مەحمەلانی کە بڵێنیا لەو ئامادەی بکات بەڵێ دەستی لە پاشەڕۆکەی خۆی باش نەشوات بە سابوون لە ڕێگای ئەو پاشەڕۆی بە ڕێگای دەستیەوە نەقلە بێ بۆ ئەو ماستایە زۆرجار لە ڕێگای مێش و مەگەس و مێشو لەشەوە ئەم بەکتریایە نەقلە بێت. باشە دکتۆر کە باسی گواستنەوەکەی ینی بۆ نمونە لە یەکێکەوەیەکێکە نەخۆشی گرانەتایە بێ بەس تەنها لە ڕێگەی پیسایی و یاخود بۆ نمونە زۆر کەسەیە لەوانەیە لە پەڕینی دەمی لیکی دەمی کاتی پژمینەتی یاخود زۆر جارەڵێ تۆ نەخۆشی هەڵاوی دەمە مەکە بە سەرما یاخود بۆ نمونەسا بەم شەوگارە وەرە سێری چقامی سالم کەم عالەمە هەمووی بەیەکەوە نانەخوا هەمووی لەسەرم عەرەبانانە نانەخۆن چکەمە بەشێکی گرنگی ئەم نەخۆشیە پەیوەندی بە پاک و خاوێنیەوە هەیە ئەگەر بۆ نمونە کەسێک توش بوو بێ ئەگەری هەیە چەندین کەسی کەش توشکا بەخۆیەوە بەڵێ لە ڕێگای هەڵا کۆکە و پشبینەوە نەقل نابێ بەکتریاکە باشە بە هیچ شێوەیەک لە ڕێگای پاشەڕۆی نەخۆشەکەەوە نەخڵە بێ ئەو جێگایانی وەکو بڵین کە کراوددا بڵێن ئزدیحامە وەکو سەقامی سالم شەوانە ئەو هەموو خوارد بە تەکید ئەوێ ئەگەر ڕقابە و خۆ ینی ڕقابەی لەسەر نەبێ جێگایەکە بۆ ئەوەی ئەم نەخۆشیە بڵاو بێتەوە لەبەرەوەی هەمووی سەر عەرەبانە و دەستگێڕ و ئەو شتانە ئەگەر خۆتەزانی لەوێش ئاوی و سابوونێکی وا ستاندەر نییە کە ئەو کەسە بەکاری بێنێت ئەگەر خۆمان ببینین یەکێک تووشی ئەم نەخۆشیە بۆ نیشانەی شوای تیا دەرەکەی نیشانەکانی تایەکی بەردەوامە ڕۆژ بە ڕۆژ زیاد ئەکا تاکەی نەخۆشەکە شتیهای نامێنێ زۆر جار زگیەشەی تووشە بێ زۆر جار پەڵەیەکی ڕەنگی پەمەیی لەسەر سنگی یا لەسەر زگی دەرەکەوێ بێ هێزە بێ تااقەتە نەخۆشەکە زۆر جار ئەگەر پلەی گەرماکەی زۆر بەرز بێت و ڕێنا ئاکات تر نەخۆشەکە ئێمە کە ئەم نیشانانەی هەبێ یەکسەر فەحسی بۆکەین تەکید دەکەین کە ئەو نەخۆشیە و اینجا چارەسەری بۆکەین. زۆر باشە دکتۆر زۆر کەسەیە ئەوانەی کە تووشی گرانەتا بن باسیەوەکەن ئەڵێ من پێشەوەی کە تووشی گرانەتا بم هیچ کێشەیەکی قشەڵوەرینم نەبووە بەڵام لە دوای گرانەتاکەەوە سەکەم قژم زۆر هەڵەوەریە گرانەتا چ پەیوەندیەکیە بم بابەتەوە؟ لەبەرەوەی نەخۆشیەکی پەتاییە پەیوەندی بە ئیمیونیتیەوە هەیە مەناعەوە هەیە کاتێکش کە مەناعە چالاکە بێ و ئەم نەخۆشە تەسیل لە هەموو لەشی ئەکات و هەبێتە هۆکاری وشکبوونەوەی نەخۆشەکە دائیمەن بێهێزە بێتاقەتە وشک بووەتەوە ئەمانەشە بێتە هۆکار بۆ ئەوەی کە ئەو قژە باشە دکتۆر زۆر کەسەیە کە تووشی گرانەتا بێگەر کەسی ئاسایی بێ لەوانەیە لەژێر ڕێنمایی ئێوەی بەڕێزە چارەسەر وەرگێ چاک بێتەوە بەڵام بۆ زۆر کەس ئەڵێن مەترسیەکە زیاترەکات ئەوانەی کە نەخۆشی درێژخایانیان هەیە بە تایبەتی شەکرە بۆ نەفیشاری دڵیان هەیە ئەمانە تا چەند ئێوە هۆشیاری زیاترێن کە توش نەبچ ئەگەر یەکێ مەناعی باش بێت بە تەکید لەشی ئەتوانێت کۆنتترۆلی بەکتریاکە کا زۆر بەبێ چارەسەر بەکتریاکە مەناعی جسمی کوژێت
بەس بەڵام لە 100 بۆ 15 احتیمال لە نەخۆشیەکە تووشی ماکەکانت بکە ئەو بتکوژێت لەبەر ماکەکانی مەترسیدارە زۆرجار نەزیفی تەقینی ڕیخۆڵاکە ڕیخۆڵە باریکە ڕێخۆڵە گەورە ئێساوە مالیات و هەمومان بۆی بۆ بینەرەکانیشمان ڕوون بێ سەرمامانە بێت تامان لێت دۆزێک ئاز بە هازارەکەین هەموو ئەڵی کۆرۆنایە ینی هەموویمان بەستۆتەوە بۆ هەمووی نیشانەکان ینی ناتوانین بۆن لە چ کاتێکان من بۆ نمونە وەکو هاوڵاتیەک هەستم بەوە کرد ئەم شەو تەندروستیم باش نییە تایەکی زۆرمێ عراقێکی زۆرەکەمەوە هەست بەوەکەم بێهێزم گیانم داهێزراوە ئەمە نەبەستمەوە بۆی بڵێم وەڵام من کۆرۆنا ڕۆشتووە ئەمە توجاریکە هەمومان وەکو هەڵامەتێکگرینەوە لە چ کاتێکە پێویستە من بێم بۆ لای ئێوەی بەڕێز ینی پشتگوێژ نەخرێ و بەترسیش سێر نەکرێت مەسلەی تا بەس لە گرانەتایان نییە زۆربەی نەخۆشە پەتاکان تایان لەگەڵایە بەڵێ و هەروەها نەخۆشیمان هەیە گرانەتاش ینی پەتاش نییە تای لەگەڵایە وەکو غودەی سام لەبەرەوە ئێمە هەر کاتێ نەخۆشیەک تای هەبێ تاکەی بەردەوام بێت بێهێز بێ بێتاقەت بێ ئیشتیهای نەبێ زگیەشەی هەبێ ئێمە بەڕاستی هەر بۆ گرانەتانە مجموعەی فحوساتی بۆ ئەنووسین بۆ زۆر لە نەخۆشیەکان بە گوێرەی فحوساتەکان ئێمە دەستنیشانی ئەەکەین بەس بەڵام زیاتر ئەگەر نەخۆشەکە دوسێ ڕۆژ بێ تای هەبێ بە بەردەوامی و بێهێز بێ بێتاقەت بێ ئیشتیهای ناو زگیەشەی هەیە ئێمە مێشکمان بۆ گرانەتاچێ لەو فەحسادێکی بۆکەین ئەگەر دەرکەوت ئەو نەخۆشی هەبێ بە گوێرەوە چارەسەریەکەین ئەگەر ئەوش نەبێ مێشکمان بۆ شتی ترێچێ باشە دکتۆر دەستنیشانکردنی نەخۆشیەکە لە ڕێگەی پشکنینەوە بێگومان باس لەو کتە لە ڕێگای پشکنینی پاشەڕۆکانی مرۆڤەوە ئەکرێ بۆ میز و پیسایی ئەی بۆ زۆر کات من بینیومە لە تاقیەکانە لە ڕێگای خوێنەوە بۆ نە کەسێک پشکنینی کردووە ئەڵێ وڵا گرانە تامە ئایا ئەمە دقیقە 100% بە کەسەکە بڵێ کە تۆ تووشی گرانە تا بوو یاخود نەخێر بەس لە ڕێگای ترەوە ئێمە بۆ تەشخیصکردنی ئەم نەخۆشیە یەکەم شت اعتیماد دەکەینە سەر نیشانەکان ئاڕازەکانی تایە بێ تاقەتە بێ هێزە تاکەی بەردەوامە بەرزە تاکەی دوای ئەوە فحسی خوێنی بۆکەین باش چەند جۆرێکی فحسی خوێنمان هەیە لە هەمووی باشتر وایە زەرعی خوێنی پێڵێن ئێمە زەرعی خوێنەکە ئەوە لە ماوەی پێشەوەی هەفتەی یەکەم پێشەوەی ئێمە ئەنتیبایۆتیک یا عیلاجی بۆ بنووسین ئەینێرین بۆ زەرعەکە خوێنی لێ سەحبەکەین دوای ئەوە مجموعەی فحسی تر هەیە لە خوێنە بۆ دیژەتە نەگەڕین بۆ نەخۆشەکە فحسیەکە پێڵێن تایفۆید دۆت IgG IgM ئەمانە مجموعەیەکی دژەتەن لە خوێنی مرۆڤەکەیە نەخۆشەکەی دروست دەبێت ئەمەکە لە ماوەی 2-3 ڕۆژ دەرەکەوێت باش تایبەتە بە نەخۆشی گرانەتە کەسێک کە یەک جار لە تەمەنیا تووشی گرانەتە زەرعەکە کەمێک کاتی ئەوێت یعنی تقریبا 5 ڕۆژ هەفتەیەک ئەوە کاتی ئەوێت باشە و ئەبێت عیلاجی وەرنەگرت بێت زۆر جار نەخۆشەکە چۆتە لای نۆرینگەکان لای ئاوتەبیەکان عیلاجی وەرگرۆ لەبەرەوە زەرعەکەمان زەرعی خوێنەکە کێشی تێکەوێ وەختە ئێمە اعتیماد هەرەکەینە سەر فحسی خوێنەکە زۆر باشە دکتۆر لە سەرەتای باسی لەوە کرد گرانەتان نەخۆشیێکی بەکتریایە وایە لە ڕێگەی بەکتریا و کەسەکان تووشێ بێت بۆچی زۆر کات من بیستومە سەر کۆڵەن کەسێک ئەگەر یەک جار تووشی گرانەتا بێت هەموو ساڵێک ئەم گرانەتایە هەڵایەتەوە لەم کەسایە ئەمە بەم شێوازەیە لە ڕووی پزیشکی و دکتۆر کەسێک کە جارێک توش بێت ئەگەری ئەوەی هەیە لە ساڵانی بێتی شەوەیە هەر توش بێت دواتە یەک جار کە توش بووی چانسی توشبوونەوە زیاترە بێت بڵێ زۆر جار ئەو نەخۆشانی کە یەک جار توشە بێت پێتم وت IgG و IgM IgMەکە معنی ئەم کەسە مەناعە دروست بووە دژی ئەم بەکتریایە تازەیە IgG-ئەکە ئەمێنێتەوە زۆر جار ئەو نەخۆشە لەواتێت چەند ساڵێک تووشی نەبێتەوە لەبەرەوەی IgG لە شایەتی بەڵام بەعزە جارێ ئەم نەخۆشیە بەکتریایە ئەچێت بڵاوە بێتەوە لە ناولەشی ئەچێتە ناو زراوی نەخۆشەکە یا بۆ ڕێکانی زراو لەوێ ینی بۆکو بڵێ چەکەرە ئەسەدێت ئەمێنێتەوە بۆ چەندەها ساڵ زۆر جار ئەتر بەرگری لەشی ئەو مرۆڤەدا بەزێت ئەو بەکتریای بڵاوە بێتەوە لە ڕێگای بۆ ڕێیەکانی زراوە ئەچێتە ناو ڕیخۆڵەوە هەمیسان بڵاوە بێتەوە تووشی نەخۆشیەکەکە بەڵێ ئێمە لە زیاتر لەوانە ئەترسید کە ئەوەی کاچێتە ناو زراوێەوە بۆچی ئەمە زۆر جار ئەگە مەناعی باش بێ نیشانەی نەخۆشیەکەی نییە بەس بەڵام ئەگەر ئەمە لە جگایکی گشتی ئیشکا وەکو بڵێن ڕستۆرانتێ دەستگێڕ بێ ئەمە لەواچی دەستی خۆی و ینی احتیمام بە پاکو تەمیسی دەست و پلی نەت لەواچی ئەم کەسە کە خواردن ئامادەکە لەو کاتەیە بڵاوی کاتەوە خەڵکی تر تووشەکە یان تەرکیز و فۆکەسمان لەسەر ئەو کەسانەیە باشە گرانەتا لە کەسێکی بۆ نمونە هەرزەکارێک لە مناڵێک بە ساڵاتچوویەک بڵێ
نیشانەکانی هەمووی وەکو یەکە یاخود لایەر یەکێکیانە کۆمەڵی نیشانە و کۆمەڵێک لێکەوتی خراپی هەیە بەتەکیید کەمێ فەرقەیە لە مناڵە بۆ گەورە زۆرجار ئێمە لە کەسێکە تای هەیە لەوەت لە مناڵە لەرزی هەبێت تێگەشت بەس بە شێوەیەکی گشتی گرانە تا بۆ گرانەتان ناوناوە تایەکی بەقوەتی هەیە لەواچی ڕشانەوەی لەگەڵا هەبێت زۆرجار زگچوونیە کات لەواچە لە گەورەیە قەبزی بکە لە مناڵا زگچوونکە خوشکبوونەوە ئەبێت لەواچە گورچیلەکانی بوەستێ لەواچە ئەم بەکتریایە بچێتە ناو پەردەکانی دەماغ تووشی التهابی مێشکی بکات تو گەشتەی توش بێت لەواچە منە قورسە دکتۆر احتیمالی مردنی هەیە بەڵێ لەواچێ نەخۆشەکە بەس لە ماوەی هەفتەی دووەم یا سێم تووشی نەزیفی ڕخۆڵە بێ و بە نەزیفەکە کۆتایی بێت باشە دکتۆر بە شێوازێکی گشتی بۆ نمونە ئێمە کە کەسێکمان بینی تووشی گرانەتا بوو خۆی بەدەمی خۆیڵە لە من گرانەتامە ئەو ڕێکارە خۆپارێزیانە چیەکە بە ئێمە بیگرین ئەگەرێکێکمان هەبێ بڵێن لە ماڵەوە گرانەتای هەیە یەکەم شت تۆ ئەبێ فێریکەی کە نانی خوارد پێش ئەوە دەست و پلی بشوات بە جوانی بە سامون بە جوانی تقریبان 2 دقیقەی پێچێ دەستی جوان بشوە کە چێتە سەر ئاوش ئەو وەختە حەمامەکە تەعقیم بکرێت لە ئەو جێگایە ترسی نییە لە ڕێگای قسەکردن و هەناسەوە نەقڵ نابێت بەکتریای گرانەتە باشە ئەم بەکتریا کاتی هەیە دکتۆر بۆ منە تۆڵی هەڵامەتێکە گرم مەڵێ 5-6 ڕۆژە سوڕی خۆی تەواو کات و باشە بم بەڵام بۆ منە گرانەتا چەند ڕۆژە خەیانێت گرانەتا زۆر لە کەسێکیشەوە بۆ کەسێک کە جیاوازیشی هەیە بڵێ بۆچی جیاوازی هەیە دەکەوێتە سەر بەرگری لەشی ئەو مرۆڤە هەیە بەرگری لەشی باشە بەکتریاکە چێتە لێشێەوە هیچ نیشانەیەکی نییە بەکتریاکە ئەمرێت لە لەشیاوە چی نابێت هەشە چێتە لەشێەوە لە ماوەی هەفتەیەکە هەتا مانگێت لە لەشایەتی چ نیشانی نییە دوای دەرەکەوێ بەچی دەرەکەوێ بەتا تاو بێهێزی بێ تااقەتی ئەگەر چارەسەرێکی لە ماوەی 2-3 ڕۆژ هەستەکە بەرەو باشی زۆرجار ئەگەر بەهێزی گردوبووی تایکی بەقوت و شتیهای نەبوو شبوونەوەی هەبوو ئێمە داخلی نەخۆشخانەیەکی ئەی هێڵینەوە مغەزی بۆ دانین دەسەکەین بە فەحسەکان و علاجیەکەیت علاجی ئاسانە مەجموعە علاجە بۆ یەکەین لە ماوەی 2-3 ڕۆژ نیشانەکانی بەرەو باشی ئەچێت ئەگەر چارەسەر نەکرێت یەکی گرانەتایە و چارەسەر نەکرێت احتیمالە درێژە بێتەوە احتیمالە بێتە درێژخایەن و احتیمالشە 10 بۆ 15 مردنی تایە مردنەکانی بەهۆی ماکەکانی وێتی لەواچێ گورچیلەکانی بوەستێ احتیمالە التهابی مێشک بکات تووشی گەشکە و مێشکی التهابەکە احتیمال بدا لە ماسوولکەی دڵ تووشی عەجزی قەلب بکە مایۆکاردایتسەکە دکتۆر بۆی ئەو ماکە خراپانە لەسەر کەسەکان دەرنەکەوێ ئەگەرێکە چارەسەر نەکرێت ئەگەر چارەسەر نەکرێت ئەمە ماکەکانێتی بڵێمان کاواتە کەی گرنگە کەسانێک کە ئەو نیشانانیان تیا دەرکە و لە چ کاتێکە بێن بۆ لای پزیشک بۆ وەرگرتنی چارەسەرەکان و چارەسەرەکانیش لەم نێوەندایە چیە هەر کەسێک کە نەخۆش کەوت ڕۆژێ 2 ڕۆژ یعنی ئەگەر کە لە 2 ڕۆژ زیاتر بوو تاکەی هەردانا ئەبەزی خواردنی نەبوو شتیهای نەبوو هەر چاوەڕێ 2 ڕۆژش نەکەی هەر لە یەکەم ڕۆژ بینێنی باشترە فەحسی بۆ بکەیت چارەسەرەکان چارەسەرەکانی ئاسانە چارەسەری ئەلحەمدولە زۆر ئاسانە ئێمە تەقییمی نەخۆشەکەکەین ئەگەر نەخۆشەکە تای هەیە و شکبوونەوەی هەیە ئەبێ داخل نەخۆشخانە بکرێت ئەبێ مغەزی بۆ دانین دەرزیەکانی علاجی بۆ هەڵەواسین بە ڕێگای کانولاوە ئەگەر نیشانەکانشی بەسیط بێ کانو لەو شتی بۆ دالانین هەر تای هەیە و بێتاقەتە بەس دەتوانێت خواردن بخوا و شکبوونەوەی نییە هەر لە ڕێگای مەجموعەیە حەبەوە بۆیە نووسین بۆ ماوەی 10 ڕۆژ 14 ڕۆژ ئەبێ ئەگەر خۆی لە ماوەی 2-3 ڕۆژ چاکە بێتەوە بەس ئەبێ بەردەوام بێ ئەبێ کۆرسی ئەنتیبایۆتیکەکە بەکار بێنێ 14 ڕۆژ 10 ڕۆژ بەڕێکی دوای ئەوەش ئەگەر زیاتر دڵنیا بیت ئەبێ لە ماوەی هەفتەیە یا 10 ڕۆژێکی دوای ئەوەش نەخۆشەکە چاک بووەتەوە لە ماڵەوە بەس بەڵام لە ڕێگای پاشە ڕۆیەکانەوە بەکتریاکە نەقڵەکە لەبەرەوە ئەبێ ئاگاداری ستاندەری پاک و تەمیزیەکەی نەخۆشەکە بین ئەمە ڕێنمایی چارەسەرەکان بوو بەڵام زۆر نەخۆشەیە کە گرانەتاگرێ هەر خۆی باسیەوەکەڵێ لەبەرەوەی کە هەست بەبوونێکی ناخۆشەکەم شتیای خواردنم نییە و ئێوەی پزیشکی بە ڕێزیش دەرمانتان بۆ نووسی و بێ دەرمانەکان بخوا هێ دەرمانەکانش بەبێ خواردن لەوانەیە سوودی نەبێ لەم کاتەیە چی بکات خۆی بەکتریاکە چێتە کە تەشەناکە چێتە ناو ڕێخۆڵەکان و مەعیدەیەوە یعنی هەتا لە ترشی مەعیدەش خۆی ڕزگارەکە هیچی لێ نایەت بڵاوە بێت ناو ڕێخۆڵەکانی لەبەرەوە مەجموعەی تۆکسین زەهر ئەڕێژێت بە ناو ڕێخۆڵەکانی ئەو کەواکە ئەو نەخۆشە ئیشتیهای نەمێنێ ئێمە گەزانیمان نەخۆشەکە
ناتوانێت بخواوێ ئەڕشێتەوە مەجبورین ئەو وەختە ئێمە کانولای بۆ دانین و مغەزی و عیلات لە ڕێگای کانولا وەرگێت نابێت چاوەڕێ بکەی کە حەبەکان استفادەی لێ ناکات هەڵنامژرێت دکتۆرم بەکتریایە چێتە ناو گەدەشەوە بەڵێ ئەی چۆن لەگەڵ بەکتریای گەدە ئێچ پایلۆریا جیاکرێتەوە آخر ئەم بەکتریایە کە ئەچێتە گەدەوە لە گەدە نامێنێ ئەچێتە خواردتر ئەچێتە ناو ڕیخۆڵە باریکە و ڕخەڵە گەورە اینجا لەوێشەوە لە ڕێگای خوێنەوە چێتە ناو جگەر سپڵ ئەچێتە ناو زراو خۆی جێگاکەی کە ئەوەی کە حەزی لێتی مۆخی لەوێشەوە چێتە ناو مۆخی ئێسخانەوە نەخۆشەکەش دایمەن ئێسکی یەشێت لەکوێ چەکەراکە لە ناو زراو لە ناو سپڵشی ئاوچێت ئێمە یەکێک لە نیشانەکانی سپڵ ئاوسانە جگەر لە بۆ ڕێ زراوەکان لەگەڵ ئەمە نخاع العظم واتە زۆر باش باشە دکتۆر لێرەوە بەڕێستان دوای ڕێنماییتان چێ بۆ بینێرە ئازیزەکان بۆی کە بتوانن خۆیان پارێزن تووشی گرانەتانە بن گرانە تا بەڕاستی ئەگەر تا بتوانین لە دەرەوە نان نەخۆین باشترە خاصەتەن دەستگێڕەکان و عەرەبانەکان و ئەو ڕێستۆرانتانین کە بۆشی ئەچین ئێمە بەڕاستی ئەبێ بزانیت ئایا فەحس کرا و ئەو جێگایە خواردنەکانیان چۆنە ئەگەر ینی ئەبێ بزانن ئەوانە جازەی ڕێستۆرانتەکان چۆنەوە تا بتوانیت تیش دەست پێشەوەی کە نان بخۆی دەست بشوی دوایەوە لە توالێتش دەرچی ئەبێ دەست و پل بە تەواوەتی بشۆرێ و زیاتر ئەوانی کە لەوێ ئیشەکان ئەو ینی ئەو عەمەلانی کە لەوێ ئیشەکان ئەوێ خاوەن کارەکان چاودێریەکی توندیان چاودێریی وردانەبێەوە چاودێری گشتیش هەبێ ئەوەی کە خواردن بۆ خەڵکی ئاماگە توانچکە زۆر شوێنمان هەیە کە سەر بە تاڵە خواردنەکان کە ڕۆژان پێشکەشەکرێ لەوانێ پرسیاری هەمووشمان بێ ئەو جێگایانیش کە بڵێن مەجاری ئاوی مەجاریش لێرەکەەوە نزیکە بڵێن ئاوی پاکری خواردن لەگەڵ ئاوی پاشەڕۆ ئەبێ تەرکیزکەین لەسەر ئەوانە کە دەگەڵێک هاتیەکەڵ نەبێت دەسەکانی خۆش بێ دکتۆر سپاس بۆ ڕێنماییەکانێ وای کە ئێمە هەمومان بتوانین پێش ئەوەی کە ڕۆژانە چ کارێکەکەین بتوانین پاک و خایانی خۆمان ڕابگرین و هەستیشمان کرد بە هەر نیشانەیەک یاخو هەر گرفتێک لە جەستەمانە پشتگوێی نەخین بووی قورستر نەبێت لە سەرمانەوەکەی بخۆی بە خۆی یاڵە گرانەتە بۆنەی تر گران نەبێت لەسەر شانمان سەردانی ئەوی لای پزیشکی بەڕێزکەین تاوەکو چارەسەر لە زووترین کاتاوەرگرین گرفتمان بۆ دروست نەبێ ئینشەڵڵا کە وەکو خۆشوتێ ئێستا کەم بۆتەوە ئینشەڵڵا هەر کەمتریشە بێ و ناژمێنێ کەسیش تووشی و نەخۆشیە نابێت دووبارە سپاس بۆ دەستە خۆش بێت سپاس بۆ ئەمەدە خۆش